بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. اللهم اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين. عزیزان و خوشویستان، سلام و رحمت و میهربانی خدای پروردگار لسر هەموو لایەکمان بێت. خۆشحاڵم کە جارێکی دیکە دێمەوە خزمەتتان لە بەرنامەی سەرفرازان، بەو ئومێدەی کە ئێمەش یەکێک بین لەو کەسانەی کە سەرفراز دەبن و ڕێگای ئەو کەسانە بگرین کە سەرفراز بوون، چاویان لێ بکەین و بیان کەینە سەر مەشقی خۆمان. کە بێگومان باسی سەرفرازان بۆ ئەوەیە کە ئینسان بزانێت کێن ئەو کەسانەی کە سەرفراز بوون و سەرفراز دەبن، خوای پەروەردگار کە باسی کردوون، کێنە ئەو کەسانەی کە سەرفراز دەبن و بەهۆی چیەوە سەرفراز دەبن و سیفەتی کەسانی سەرفراز چۆنە، بۆ ئەوەی ئێمەش ڕێگای ئەوان بگرین و خۆمان بڕازێنینەوە بە سیفەتی ئەوان، بەو ئومێدەی ئێمەش کەسێک بین، یەکێک بین لەو کەسانەی کە سەرفراز دەبن. یەکێکی دیکە لە ئەو کەسانەی کە سەرفرازن و کەسانی بەختەوەرن لە دنیادا و لە قیامەتیشدا کەسانی سەرفرازن، ئەو کەسانن کە دڵیان ساغ و سەلیمە، ئەو کەسانن کە دڵیان پاکە، ئەو کەسانن کە یەکەمین لە بەرامبەری خوای پەروەردگاردا دڵێکیان هەیە کە تەقوادارە و هەست بە چاودێری خوای پەروەردگار دەکات و حەزەر دەکات لە شکاندنی سنوورەکانی خوای پەروەردگار. ئەو کەسانن کە دڵیان پاکە لە شوبهە و لە شەهەوات، ئەو کەسانن لە بەرامبەری خەڵکدا دڵیان پاکە لە بوغز و حەسادەت و کینە لە بەرامبەر هەموو کەسێک، هیچ شتێک لە دڵیاندا نییە بەرامبەر بە هیچ کەسێک، دڵێکی صاف و سەلیم و ساغیان هەیە کە بێگومان ئەو دڵە وا لە ئینسان دەکا کە لە ئینسان لە دنیادا بەختەوەر بێ و لە قیامەتیشدا کەسێکی سەرفراز بێت. خۆی گەورە وەختێک بۆمان باسی ئەو کەسانە دەکات کە دڵێکیان هەیە ساغ و سەلیمە، لە قیامەتە هەر ئەو دڵە بە کەڵک دێت، هەر ئەو دڵە کەڵکی هەیە. دەفەرمێت یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. بەڵێ ئەو ڕۆژە ڕۆژێکە کە ڕۆژی قیامەتە هیچ شتێک سوودی بۆ ئینسان نییە لە ماڵ و منداڵ لە سامان و دارایی، إلا من أتى الله بقلب سليم، إلا مەگەم کەسێک بێتەوە لای خوای پەروەردگار لە دنیادا بە شێوازێک ژیابێ کە دڵێکی ساغ و سەلامەتی هەبێت، ساغ لە بەرامبەری خوای پەروەردگاردا هەست بە تەقواداری بکات و صاف و سەلامەتیش بێ لە بەرامبەر خەڵکدا، دوور بێ لە بوغز و قینە و لە حەسادەت. ئەو دڵە بۆ ڕۆژی قیامەت بە کەڵک دێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە ئەلا وئین فی الجەسەد مضغە، ئاگادار بن کە لە ناو جەستەی ئینسانە پارچە گۆشتێک هەیە، ئەگەر ئەو پارچە گۆشتە باش بوو ئەندامەکانی ئینسان هەمویان باش دەبن، ئەگەریش ئەو پارچە گۆشتە باش نەبێت ئەوە بێگومان ئەندامەکانی ئینسان هەمویان خراپ دەبن. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەلا وهی القلب، ئاگادار بن کە ئەوە دڵ و دەروونە، ئەوە دڵی ئینسانە، ئەگەر دڵ باش بێت وەکو پاشای ئینسان وایە هەموو ئەندامەکانی ئینسان باش دەبن، ئەگەریش ئەو دڵە چاک نەبێت بەڕاستی ئەندامەکانی ئینسان ئەو کاتەیە خراپ دەبن، خوا پەناماندات. کەواتە دڵ بەڕاستی شوێنی ئەوەیە کە ئینسان باشی کات، ئەو دڵە مایەی بەختەوەری ئینسانە و ئەو دڵەش مایەی سەرفرازی ئینسانە لە قیامەتە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم، خوای پەروەردگار تەماشای جەستەتان ناکات و هەروەها تەماشای وێنەتان ناکات، چۆنن یاخود چۆن نین، جوانیتان هەیە یاخود نییە، جەستەتان و سوورە وێنەتان چۆنە، ولكن ينظر إلى قلوبكم وأعمالكم. تەماشا کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای پەروەردگار تەماشای چی دەکات؟ ينظر إلى قلوبكم وأعمالكم، خوای پەروەردگار تەماشای دڵی ئینسان دەکات، تەماشای کار و کردەوەکانی ئینسان دەکات، تاخوا ئەو کەسە دڵ و دەرونی چۆنە و دڵ و دەرونی تا چەندە پاک و ساف و ڕێک و پێکە، و هەروەها کار و کردەوەکانی ئەو کەسە چۆنن. کەواتە خوای پەروەردگار تەماشای دڵ دەکات، دەبێ ئێمەش دڵمان پاکەینەوە لە هەرچی بۆغز و حەسادەت و گوناه و تاوان هەیە،
ئەو جا دەبینە کەسێک لەوانەی کە سەرفرازن و هەروەها سەرفراز دەبن. بەڵێ خوای پەروەردگار تەماشای دڵ و دەرونی ئینسان دەکات، دڵێک کە پاک و ساخ و ڕێک و پێک بێت، دوور بێ لە گوناه و تاوان و حەسادەت، ئەو دڵەوا لە ئینسان دەکات. ئینسان لە دنیاە بەختەوەر بێ، لە قیامەتیشدا کەسێکی سەرفراز بێت. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە یەکێک لە فەرمایشتەکاندا بەسەرهاتێکمان بۆ باز دەکات بۆ ئەوەی کە ئێمە بزانین کەسانی سەرفراز چۆنن، کەسانی بەهەشتی چۆنن و چ شتێک بە کەڵکی قیامەت دێت و ئەو کەسەی کە بەهەشتیە دەبێت سیفەتی چۆن بێت. ئەنەسی کوڕی مالیک بۆمان دەگەڕێتەوە لە فەرمایشتێکدا کە فەرمایشتێکی صحیحە و لە مسندی ئیمامی ئەحمەد داهاتووە، دەفەرمێت كنا جلوسا مع رسول الله صلى الله عليه وسلم، ڕۆژێکیان ئێمە لە لای پێغەمبەر صلى الله عليه وسلم دانیشت بووین. پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرمووی ئێستا پیاوێک دێتە ژوورەوە، ئەو پیاوە ئەهلی بەهەشتە. پیاوێک هاتە ژوورەوە کە لە ڕیشی ئاو دەتکە، هاتە ناو مزگەوت و ئێمەش لە دەوری پێغەمبەر بووین صلى الله عليه وسلم. دەفەرمێ بۆ بەیانی ئێمە هەر ئاوا دانیشت بووین، پێغەمبەر هەمان شتی فەرمووە، وتی ئێستا پیاوێک دێتە ژوورەوە کە ئەو پیاوە ئەهلی بەهەشتە. هەمان ئەو پیاوەی دوێنێ هاتە ژوور. بۆ ڕۆژی سێمیش پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو فەرمایشتەی دووبارە کردەوە بەو شێوازەیە. دەفەرمێ هەر هەمان ئەو پیاوە هاتەوە ژوور کە یەکەم ڕۆژ هات بۆ ژوور کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئێستا پیاوێک دێتە ژوورەوە کە ئەو پیاوە ئەهلی بەهەشتە. ئەنجا عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت گەنجێک بوو، ویستی تحقیقی ئەوە بکا بزانێ ئەو پیاوە چه سیفەتێکی هەیە کە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئێستا پیاوێک دێتە ژوورەوە کە ئەو پیاوە ئەهلی بەهەشتە. ئایا بۆچی بۆتە ئەهلی بەهەشت و هۆکارەکەی چییە بۆتە ئەهلی بەهەشت؟ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوا دەفەرمێت، دەفەرمێ شوێنی ئەو پیاوە کەوتم بە شوێنی داڕۆیشتم تاوەکو چۆ ماڵەوە، کاتێک کە چۆ ماڵەوە چوومە ماڵیان و گوتم لە ماڵەوە شتێکمان بووە، حەز دەکەم چەند ڕۆژێک لەلات بمێنمەوە. دەفەرمێ پیاوەکە گوتی ئاسایی یەفەرموو دەتوانی بمێنیەوە. دەفەرمێ عەبدوڵڵای کوڕی عەمر 3 شەو لە لای دەمێنێتەوە، تەماشای دەکا بزانێت چه سیفەتێکی هەیە، چه ئاکارێکی جوانی هەیە، خاوەنی چه عیبادەتێکە کە پێغەمبەر 3 ڕۆژ فەرمووی ئێستا پیاوێک دێ ئەو پیاوە ئەهلی بەهەشتە. دەفەرمێ دوای ئەوەی کە 3 ڕۆژ لە لای دەمێنێتەوە، دوایە پێی دەڵێت کاکە بەخوا من دەڕۆم هیچ شتێکم نەبوو، بەڵام هەرویستم پێغەمبەر صلی الله علیه وسلم شتێکی ئاوای فەرموو، ویستم بێم بزانم تاخوا ئەتۆ چه سیفەتێکت هەیە، بۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاوای فەرموو، هۆکارەکەی چییە کە تۆ ئەهلی بەهەشتی؟ کە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم ئێستا پیاوێک دێ کە ئەهلی بەهەشتە. دەفەرمێ گوتی وەڵا ئەوەی کە دەیبینی هەر ئەوەیە و هەر ئەوەندەم هەیە، هەر نوێژ و ڕۆژووی هەبوو و نوێژی سنەتی هەبوو و شەو نوێژی هەبوو وەکو شتێکی وەکو سەحابەکانی دیکەی ئاسایی. دەفەرمێ عەبدوڵڵا کاتێک کە ڕۆیشت دوای ئەوە ئەو پیاوە بانگی کردەوە، گوتی وەرە شتێکی تر هەیە کە پێم نەوتووی، شتێکی تریشم هەیە، ئەویش ئەوەیە کە فەرمووی غير أني لا أجد في نفسي لأحد من المسلمين غشا ولا أحسد على خير أعطاه الله إياه. قلت شتێکی تریشم هەیە، ئەویش ئەوەیە کە لە بەرامبەر هیچ مسلمانێکە هیچ شتێکم لە دڵدا نییە، هیچ غەش و خیانەتێکم لە دڵدا نییە، خراپەیەکم لە دڵدا نییە، و فەرمووی هیچ حەسادەتێکم بەوە نییە خوای پەروەردگار ناز و نیعمەتێکی بە کەسێک داوە، چاکەیەکی لەگەڵ کەسێکدا کردووە، هیچ شتێکم لە دڵدا نییە بەرامبەر هیچ کەسێک، دڵێکی ساغ و سەلیم و سافم هەیە بەو شەوازەیە. دەی عەبدوڵڵا فەرمووی بەڕاستی ئەوەیە کە ئێمە بە تۆ ناگەینەوە، ئەوەیە کە تۆی پێش خستووە و کردویەتی بە کەشێکی باشتی، ئێمە ناگەینەوە بە تۆ، ئەو دڵە ئەو دڵ سافی و ساغیە وای کردووە کە ئەتۆ ئەهلی بەهەشت بی. جا لە دەرس و پەندەکانی ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو بەسەر هاتە، ئەوەمان فێر دەکا بەڕاستی ئەو کەسەی کە دڵی پاک بێت، ئەو کەسەی کە دڵی ساغ بێت لە بەرامبەر خەڵکدا، هیچ حەسادەتێکی نەبێت و دڵێکی پاک و ساف و سەلیمی هەبێت، ئەوە وا دەکا کە ئەو کەسە ئەهلی بەهەشت بێ و کەسێکی بەهەشتی بێت. بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمان دەکا کەسی بەهەشتی چۆنە، کەسی بەختەوەر چۆنە، ئینسانێک کە لە دنیادا ژیانێکی ئاسوودەی هەیە چۆنە، ئەو کەسەیە خاوەن دڵێکی صاف و سەلیمە. خی گەورە بمان گەڕی لەو کەسانە. بۆیە ئەو فەرمایشتە فێرمان دەکات هەر کەسێک دڵێکی ئاوای هەبێ کەسێکی بەهەشتیە، پێغەمبەر صلی الله علیه وسلم هەواڵی داوە.
سوفیانی کوڕی دینار دەفەرمێ گوتم بە ئەبی بەشیر کار و کردەوەیەکم پێ بڵێ کە لەوانەی پێش ئێمە کردبیتیان کە کار و کردەوەیەکی زۆر باش بێت شتێکم پێ بڵێ لە ئەوانەی پێش ئێمە کار و کردەوەیەکیان کردبێ ئەو کار و کردەوەیە زۆر باش بێت وە سوودی زۆر بێت دەفەرمێ گوتی بەڕاستی ئەوان یعملونە یەسیڕەن ئەوان کاری زۆر ئاسان و گچکەیان دەکرد بەڵام پاداشتی زۆر گەورەیان لە بەرامبەردا وەردەگرت دەفەرمێ گوتم جات چۆن گوتی لی سەلامەتی سەدوورهم بەهۆی ئەوەی کە دڵیان سەلامەت بوو بەهۆی ئەوەی کە خاوەن دڵێکی پاک بوون لە بەرامبەر خۆی پەروەردگاردا دڵێک بوو کە تەقوادار بوو و دڵێک بوو پڕی بوو لە خۆشەویستی خۆی پەروەردگار و پێغەمبەر صلی الله علیه وسلم و لە بەرامبەر مسلمانانیشدا دڵێکی پاک و سەلامەت بوو و دوور بوو لە هەموو خراپەیەک و بوغز و قینێک و هەروەها حەسادەتێک بەوە فەرمووی کردەوەی زۆر گچکەشیان دەکرد بەڵام پاداشتی زۆر گەورەیان لەسەر وەردەگرت ئەگەر ئینسان خاوەنی دڵێکی پاک بێت ئەگەر کار و کردەوەیەکی کەمیش بکات لە بەرامبەردا پاداشتێکی زۆری لەسەر وەردەگرێت ئەبوو دوژانە دەفەرمێت بەڕاستی دووشت هەیە کە لە لای من زۆر بەهێزە دووشت هەیە کە لە لام لە هەموو شتێک گەورەتر و بەهێزترە یەکەمیان ئەوەیە کە من تەدەخولی شتێک نەکەم کە پەیوەندی بە منەوە نییە شتێک کە پەیوەندی بە منەوە نییە کار و کردەوەیەک شتێکی کەسێک تەدەخولی نەکەم و خۆمی تێدا هەڵ نەقورتێنم کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه لە جوانی ڕەوشتی ئینسانی ئیماندار ئەوەیە شتێک کە پەیوەندی بە تۆ نییە خۆتی تێ هەڵ نەقورتێنی ئەوە لە ڕەوش جوانیە دەفەرمێ ئەوە لە لام زۆر بەهێزە دووهەمیان دەفەرمێ ئەوەی کە لە لام بەهێزە ئەوەیە کە من دڵم ساغ و سەلیمە و پاکە بەرامبەر بە هەموو مسلمانێک ئەو دووشتە زۆر لە لام بەهێزە یەکەم لەوانە ئەوەیە شتێک پەیوەندی بە منەوە نەبێ خۆیتی هەڵ نەقورتێنم دووهەمیان دڵم ساف و سەلامەتە سەلیمە بەرامبەر بە هەموو کەسێک ئەوانە زۆر بەهێزن ئەوانە کار و کردەوەی زۆر گەورەن ئینسان دەبەنە بەهەشت بۆیە قاسمی جوعی دەفەرمێت کورتترین ڕێگا کە ئینسان دەگەێنێت بە بەهەشت بریتیە لە چی؟ بریتیە لە دڵێکی ساغ و سەلامەت بریتیە لە دڵێکی پاک ئینسان بەرەو بەهەشت دەبات بۆیە خۆی گەورە کە باسی ئەهلی بەهەشتمان بۆ دەکات وەصفی ئەهلی بەهەشت دەکات دەفەرمێ ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرور متقابلين ئەو کەسانەی کە بەهەشتین و ئەو کەسانەی کە بەختەوەر و سەرفراز و براون ئەو کەسانە پێش ئەوەی کە بچنە بەهەشت دڵیان پاک دەگرێتەوە لە هەرچی بوغز و حەسادەت و خراپە هەیە دەبێ بە دڵێکی پاکەوە بچنە ناو بەهەشتەوە کەواتە گەردەتەوێ ئەهلی بەهەشت بی بەر لەوەی بچی ئەو ڕۆژە بەر لەوەی بگەی بە ڕۆژە بە ڕۆژی قیامەت لە دنیادا دڵت پاکەوە ئەوەندە زیاتر بەختەوەر دەبێ و براوە دەبێ و کەسێکی ئەهلی بەهەشت دەبێ خۆی گەورە کە باسی ئەهلی بەهەشتمان بۆ دەکات و باسییان دەکات کە دڵیان ساغ و سەلامەتە دڵیان سەلیمە و دڵیان دوورە لە هەموو گوناه و تاوانێک و هەروەها لە هەموو بوغز و حەسادەتێک لوقمانی حەکیم ڕزای خۆی پەروەردگاری لێبێت کە خۆی گەورە سوورەتێکی بەناوەوە ناوە دەرس و پندێکمان فێر دەکات لە بەسەرهاتێکدا سەیدەکەی ڕۆژێکیان پێی دەڵێت حیوانێکم بۆ سەر ببڕات چاکترین پارچە گۆشتی ئەو حیوانەمان بۆ بێنە دەفەرمێ حیوانەکە سەر دەبڕێ و زمان و دڵی بۆ دێنێت سەیدە و گەورەکەی زۆر پێی سەیر دەبێت پێی دەڵێت بۆ بەیانی حیوانێکمان بۆ سەر ببڕا بەڵام کام پارچە گۆشتە لە هەمووی خراپترە ئەوەمان بۆ بێنە لوقمانی حەکیم چی بۆ دێنێ هەر زمان و دڵی بۆ دێنێ و لە بەردەمی سەیدەکەی دادای دەنێت زۆر پێی سەیر دەبێت پێی دەڵێ قوربان دوێنێ پێم وتی چاترین پارچە گۆشتمان بۆ بێنە هەر ئەوەت بۆ هێنان ئەو ڕۆژ پێم وتی خراپترین پارچە گۆشتمان بۆ بێنە هەر زمان و دڵت بۆ هێنان هۆکارەکەی چییە؟ پێی دەڵێ قوربان چونکە ئەو دوانە کە لە ئینسانە باش بوون زمان و دڵ کە باش بوو هەموو ئەندامەکانی ئینسان باش دەبن
ئینسان باش دەبێت کەسێکی چاک دەبێت بەڵام ئەو دوانە کە خراپبوون خوا پەناماندا بەڕاستی ئینسان خراپ دەبێت و هەموو ئەندامەکانی خراپ دەبن. ئەو لوقمانی حەکیمە چەند بە حەکیمی و جوانی فێرمان دەکات کە زمان و دڵی ئینسان پاک بێت یعنی ئەو کەسە ئینسانێکی باش و بەهەشتیە و هەموو ئەندامەکانی باش دەبن. بەڵام خوا پەناماندا ئەگەر ئەوانە باش نەبوون بەڕاستی ئەو کاتەی هەموو ئەندامەکانی ئینسان خراپ دەبن. کەواتە دڵی پاک بەڕاستی هۆکاری ئەوەیە کە ئینسان بەهەشتی بێت و ئینسان ئەندامەکانی تریشی باش بێت. عەبدوڵڵای کوڕی عەمر بۆمان دەگەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت دەفەرمێ پرسیار کرا لە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی الناس ئەفضل کام کەسە لە هەموو کەسێک باشترە؟ ئەی ئەو کەسێک کە دەتەوێت بزانی کێ باشترین کەسە لە لای خوای پەروەردگار، کێ باشترین کەسە لە ڕۆژی قیامەت، ئەگەر دەتەوێت چاکترین کەس بی گوێ بدە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرمووی باشترین کەس ئەو کەسانن كل مەخموم القلب صدوق اللسان، ئەو کەسانن کە دڵیان پاک دەکەنەوە و دڵیان پاکە و ئەو کەسانن کە زمانیان ڕاستە و زمانیان چاکە. جاگوتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئێمە صدوق اللسان دەناسین ئەو کەسەی کە زمانی ڕاستە و ڕاستگۆیە و زمانی چاکە، بەڵام مەخموم القلب چییە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان پێناسە دەکات ئەو کەسەی کە دڵی پاکە، ئەو کەسەی کە دڵی پاک دەکاتەوە پێناسەیەکی کورتمان بۆ دەکات کێیە کە ئەو کەسە چاکترین کەسە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هو التقي النقي، ئەو کەسەیە کە خاوەن دڵێکە کە تەقیە واتە لە خوا ترسە، هەست بە ئەوە دەکات کە نابێت سنوورەکانی خوای گەورە بشکێنێ و ترسی خوای گەورەی لە دڵدایە، دڵێکی متتەقی و دڵێکی تەقوادارانەی هەیە، دڵێکە کە حیساب بۆ سنوورەکانی خوای پەروەردگار دەکات. ئەنجا النقی دڵێکە پاکە لە بوغز و حەسادەت، لە بوغز و قینە، لە بەرامبەر هەموو کەسێکدا دڵێکی پاکی هەیە. ئەو کەسە هو التقي النقي، ئەو کەسەی خاوەن دڵێکی تەقوادارە و خاوەن دڵێکی پاکە، لا ئیثمە فیه، ئەو دڵە گوناه و تاوانی تێدا نییە، ولا غیلە و هەروەها زوڵم و ستەمی تێدا نییە، نیازی نییە کە زوڵم و ستەم لە هیچ کەسێک بکات. ئەنجا ولا غیلە ولا حەسەد، ئەو دڵەیە کە هیچ بوغزێکی تێدا نییە، هیچ حەسادەتێکی تێدا نییە بەرامبەر بە هیچ کەسێک. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو کەسە کە خاوەنی ئەو دڵە بێ و ئەو زمانە بێت ئەو کەسە باشترین کەسە. سعید کوڕی جوبەیر لا تەفسیری ئەو ئاەتەدا کە خوای گەورە دەفەرمێ وەثیابەکە فەطەهیر، دەفەرمێ تەفسیرەکەی ئەوەیە یعنی وەقەلبەکە وەنیەتەکە فەطەهیر، یعنی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی هەر موسڵمانێک کە خۆت بە ئومەتی پێغەمبەر دەزانی صلی الله عليه وسلم یعنی دڵ و دەرونی خۆت پاکەوە و نیەتی خۆت پاکەوە. ئەوە بریتیە وەثیابەکە فەطەهیر، یعنی دڵ و دەرونێکی پاکت هەبێت و نیەتت پاک بێت و ئیخلاسیەتت لە بەرامبەر خوای پەروەردگاردا هەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم وەصفی ئەهلی بەهەشتمان بۆ دەکات بزانت چ وەصفێکیان دەکات. ئەی ئینسان کە دەتەوێت بزانی ئەهلی بەهەشت چۆنن گوێ بدە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر دەفەرمێ ئەوەل زومرة تدخل الجنة على صورة القمر ليلة البدر، یەکەمین تاقم کە دەچنە بەهەشتەوە ڕوویان وەکو مانگ درەوشاوەیە، ئەوانی دیکە کە بە دوای واندادین وەکو ئەستێرەکان درەوشاون، ئەنجا ئەو کەسانە دڵیان وەکو دڵی یەک کەس وایە، لا اختلافە بینهم ولا تباغض. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم جیاوازیان لە نێواندا نییە، بغض و حەسادەتیان لە نێواندا نییە، کینە لە دڵیانە نییە ئەو کەسانەی کە بەهەشتین. کەواتە ئەو کەسانەی کە دەچنە بەهەشت کەسانێکی دڵپاکن. ئەی ئینسان کە دەتەوێت ئەهلی بەهەشت بی دەبێ بەڕاستی دڵت پاک بێت. بۆیە لە دوعای ئیبراهیم پێغەمبەر سەلات و سەلامی خوای گەورەی لەسەر بێت فەرمووی وەلا تخزینی یەومە یوبعەثون، خوای گەورە بۆمان باز دەکات لە قورئانێدا فەرمووی ئەی خوای پەروەردگار لە ڕۆژێکدا کە ڕۆژی هەڵسانەوە و زیندوو بوونەوەیە لەو ڕۆژەدا سەرشۆڕم نەکەی، ئەو ڕۆژەی کە یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم، کە هیچ شتێک سوودی نییە بۆ ئینسان لە ماڵ و منداڵ لە سامان و دارایی دنیا، تەنها شتێک سوودی هەیە ئەویش دڵێکی ساغ و سەلامەتە، دڵێک کە دوورە لە گوناه و تاوان، دڵێک کە دوورە لە شرک و کوفر، دڵێک کە دوورە لە شوبهە و شەهەوات، دڵێک کە دوورە
لە بغز و حەسادەت لە بەرامبەر خەڵکە دڵێک کە پڕیەتی لە خۆشەویستی خدای پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو دڵە سوودی هەیە بۆ ئەو ڕۆژە ئەو دڵە ئینسان ڕزگار دەکات و وا لە ئینسان دەکات کە ئینسان سەرفراز بێت بەڵێ دڵ و دەرونی ئینسان بەچی پاک دەبێتەوە ئەو دڵە وا لە ئینسان دەکات کە ئینسان کەسێکی بەهەشتی بێت ئەو دڵە بەچی پاک دەبێتەوە ئینسان بەچی دەبێتە خاوەنی ئەو دڵە پاکە یەکەمیان بە عەقیدە و بیر و باوەڕێکی ساغ و سەلیم کە دووربی لە خەرافیات کە دووربی لە هەر شتێک کە پێچەوانەی عەقیدە و بیر و باوەڕێکی سەلیم و تەواوە ئینسان یەکەمین شت لە بیر و باوەڕەوە دەبێت دەست پێ بکات دووهەمیان ئینسان بە دووری لە گوناه و تاوان دڵی سەلامەت دەبێت ئیبن القەیم دەفەرمێت بەڕاستی هەرچی ئافات و بەڵای دنیا و قیامەت هەیە کە بەسەر ئینسان دێت لە گوناه و تاوانەوە تووشی ئینسان دەی خوا پەناماندات گوناه و تاوان ماڵی ئینسان وێران دەکات دڵی ئینسان خراپ دەکات ئەگەر بتەوێت کەسێکی سەرفراز بێ و کەسێکی بەهەشتی بی دڵێکی ساغت هەبێت بەڕاستی دەبێت دووربی لە گوناه و تاوان ئەنجا سێیەم دڵ و دەرونی ئینسان بەوە پاک دەبێتەوە کە ئینسان گوێ لە قورئان بگرێت و کار بە قورئان بکات وشیفاء لما في الصدور ئەو دڵە شیفای ئەو قورئانە شیفای ناو دڵ و دەرونی ئینسانە هودى للمتقین ئەو قورئانە ڕێنمونی ئینسان دەکات ڕێنمونی تەقواداران دەکات ئەو قورئانە بۆ باشترین ڕێگا و ڕێباز ئینسان هیدایەت دەدات و ڕێنمونی دەکات و دڵ و دەرونی ئینسان بە قورئان پاک دەبێتەوە ئەنجا بە زیکر و یادی خوای پەروەردگار بەگشتی ئەلا بذیکر الله تطمئن القلوب خوای گەورە پێمان دەفەرمێت ئاگادار بن کە دڵ و دەرونی ئینسان بەچی ئارام دەگرێت بە زیکر و یادی خوای گەورە بەچی پاک دەبێتەوە بە زیکر و یادی خوای پەروەردگار بە قورئان کە ئەویش هەر جۆرێکی زیکرە ئەنجا بە دەرس و دەور و هەروەها بە علمی شەرعی دڵ و دەرونی ئینسان پاک دەبێتەوە چونکە ئەو علمە شەرعیە پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم وەکو بارانی ڕەحمەت وایە بۆ زەوی ئەو بارانە کە دەبارێت ئەو زەویە زیندوو دەکاتەوە و گژ و گیا دەڕوێت و هەروەها زەوی پێ زیندوو دەبێتەوە ئەو دڵ و دەرونی ئینسانش بەو علمە شەرعیە و بەو هیدایەتی خوای گەورە کە ناردوویەتی پێی زیندوو دەبێتەوە کەواتە بە علمی شەرعی بە کۆڕ و مەجلیسی علمی شەرعی دڵ و دەرونی ئینسان پاک دەبێتەوە ئەگەر ئینسان بیەوێت دڵ و دەرونی ساغ و سەلامەت بێت ئابەوانە دڵ و دەرونی سەلامەت دەبێت کەواتە ئەو کەسێک کە دەتەوێت دڵێکی ساغ و سەلیمەت هەبێت دەبێ بەڕاستی دەست بە شتانەوە بگری کە دڵ و دەرونی ئینسان سەلامەت دەکەن ئەنجا چ دڵێک بە کەڵکی ڕۆژی قیامەت دێت ئەو دڵەیە کە دڵێکی ساغ و سەلیم و سەلامەتە ئەو کەسانەی کە بەهەشتین سیفەتیان چۆنە خوای گەورە بۆمان باز دەکات وأزلفت الجنة للمتقين غير بعيد بەڕاستی ئەو بەهەشتە بۆ کەسانی تەقوادارە ڕازاوەتەوە بۆ کێ بۆ کەسانی تەقوادار هذا ما توعدون لكل أواب حفيظ ئەو بەهەشتە پەیمان دراوە بە کێ بۆ کێیە پەیمانی بەهەشت بە کێ دراوە بەو کەسانەی کە زۆر دەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە بەو کەسانەی کە پارێزگاری لە سنوورەکانی خوای گەورە دەکەن ئەنجا من خەشی الرەحمانە بالغەیب ئەو کەسانەی کە لە نادیارە لە خوای گەورە دەترسێن وەختەی هیچ کەسێکیان لەلانیە لە خوای گەورە دەترسێن وەختەی خوای گەورە نابینن بەڵام هەست بە چاودێری خوای گەورە دەکەن وەکو ئەوە وایە کە بیبینن ئەنجا وجاء بقلب منیب ئەو کەسەی دەچێتەوە لای خوای پەروەردگار بەدڵێکی گەڕاوە بەدڵێکی دوور لە گوناه و تاوان بەدڵێکی صاف و سەلامەت ئەو دڵە بە کەڵکی ڕۆژی قیامەت دێت و ئەو کەسانە بەهەشتین و خوای گەورە وعدی بەهەشتی پێداون بەو کەسانە کە یەکێک لەو سیفەتانەی کە هەیانە ئەوەیە دڵیان ساغ و سەلامەتە هەمیشە دەگەڕێنەوە بۆ لای خوای گەورە و دڵیان پاک دەکەنەوە لە گوناه و تاوان کەواتە ئەگەر دەتەوێت کەسێکی سەرفراز بی دەبێت کەسێکی دڵپاک بی کەواتە دەبێ ئینسان دڵی پاک بێ لە شوبهە و شەهەوات دەبێ ئینسان دڵی پاک بێ لە بغض و حەسادەت لە بەرامبەر هەموو کەسێکدا و هەروەها دەبێ دڵێکی هەبێ کە پڕ بێ لە خۆشەویستی خوای پەروەردگار لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە خۆشەویستی ئیسلام و مسلمانان ئەو دڵە وا لە ئینسان دەکا کەسێکی بەهەشتی بێت هەر کەسێک خاوەنی ئەو دڵە بێت لە دنیادا بەختەوەرە
لە قیامەتیشدا کەسێکە لەو کەسانێک کە سەرفراز دەبن خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی بەمان گێڕێ لەو کەسانێک کە خاوەن دڵێکی ساغ و سەلامەتن خاوەن زمانێکی ڕاستن لە دنیادا بەختەوەرن لە قیامەتیشدا سەرفرازن بەهۆی دەستگرتنیان بە شەریعەتی خوای پەروەردگارەوە خوای گەورە بە ئیمانەوە بمانژێنێ و بە ئیمانەوەش بمان برێنێت عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات. آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته.